سەرۆک وەزیرانی عێراق ڕەزامەندی نیشاندا موچەی فەرمانبەرانی هەرێم ڕاستەوخۆ بنێردرێت و بۆ مەبەستەش بە نووسراوێک کە میندارەتی گشتی پەرلەمانی عێراق ئاگادار دەکاتەوە و دەشڵێت دەبێت حکوومەتی هەرێم هەموو زانیاریەک لەبارەی ژمارەی فەرمانبەرانی هەرێمەوە بدات بە حکوومەتی عێراق. بە گوێرەی نووسراوێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە ئاراستەی ئەمیندارێکی گشتی پەرلەمانی عێراقی کردووە، ئاماژەکراوە بە دابینکردنی ڕاستەوخۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە. نووسراوەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە واژۆی عەلی ڕزوقی بەرپرسی نووسینگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی لەسەرە دوو خاڵ لە خۆ دەگرێت بۆ ئەو پرۆسەیە. لە خاڵی یەکەمدا دەڵێت دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان هەستێت بە ناردنی لیستی موچەخۆران و زانیاری تەواوی فەرمانبەران بۆ حکوومەتی عێراق تاوەکو بە شێوەی ڕاستەوخۆ و لە ڕێگەی هەژماری بانکیەوە موچەکانیان دابین بکرێت. هەر لە نووسراوەکەدا لە خاڵی دووەمدا هاتووە لە چوارچێوەی یاسای بودجەی گشتی عێراق بە گوێرەی ئەو یاسایی لە پەرلەمان دەرچووە ئەم پرۆسەیە جێبەجێ دەکرێت لەگەڵ ڕەچاوکردنی ئەو پابەندیانەی لە ئەستۆی حکوومەتی هەرێمدایە بە گوێرەی راپۆرتەکانی چاودێری دارایی هەرێم و بەخدا. نووسراوەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کاتێکدایە ڕۆژی 2 دەی ئەمساڵ 120 پەرلەمانتار لە پەرلەمانی عێراق واژۆیان کۆ کردەوە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم ڕاستەوخۆ لەلایەن بەغداوە دابین بکرێت لە ڕێگەی هەژماری بانکیەوە هاوشێوەی فەرمانبەرانی دیکەی عێراق.